فضيليك تري صلوات رفع للدرجات وحط للسيئات. فعن أبي طلحة الأنصاري رضي الله عنه قال: أصبح رسول الله صلى الله عليه وسلم يوما طيب النفس يرى في وجهه البشر. قالوا: يا رسول الله صلى الله عليه وسلم، أصبحت اليوم طيب النفس يرى في وجهك البشر. قال: أجل، أي پیغمبری خوا، ئەمڕۆ کە هاتی بۆ لامان ئەم بەیانیە دەموچاوت ئەمەنە جوانە وەک بڵێ بوشرایەکت پێیە و خەبەرمان بدەیتێ و زۆر مرتاحی. فەرمووی: بڵێ، ئەتانی ئات من عندی ڕەبی، لەلایەن خوای پەروەردگارەوە هات بۆم. چی هات بۆی؟ فقال، ئەو کەسەکە لەلای خوای پەروەردگارەوە هات بۆ لام، پێمی فەرموو: من صلى عليك من أمتك صلاة كتب الله له بها 10 حسنات. هەر کەسێ لە ئومەتەکەی تۆ یەک سەڵاوات بداتە دیارت، ئەوە كتب الله له، نەک مەلائیکە، خوای پەروەردگار. ئەوە عەزیم و گەورەی و بەڕێزی و شەرەفمەندی ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگارە فەرمێت: كتب الله له بها، بەهۆی ئەو سەڵەواتەی تۆوەوە خوای پەروەردگار ئەینووسێت 10 حسنات، 10 چاکەت بۆ ئەنووسێت. ومحى عنه 10 سيئات، جمع سيئة، نەک خەطیئە، سەیئ فعلێکی قەبیحت کردووە، تاوانێکی قێزەونت کردووە، بەهۆی یەک سەڵاواتدانی تۆ بە دیار پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار مەحى عنك 10 سيئات، 10 تاوانت لێ ئەسڕێتەوە. جارێ 10 چاکەی بۆت نووسی، ئەم جاکە 10 تاوانتش لێ ئەسڕێتەوە. ورفع له 10 درجات، و 10 درجات لە جەنەتا بەرزی ئەکاتەوە، لە قیامەتا 10 درجەت پێشکەش ئەکات بەوەی کە سەڵاواتت داوە بە دیار پێغەمبەر صلى الله عليه وسلم، ورد عليه مثلها. وچۆن سەڵاواتت داوەتە دیار پێغەمبەر صلى الله عليه وسلم، خوای پەروەردگارش سەڵاوات ئەداتە دیار تۆ، 10 چاکەت بۆ نووسێت، 10 خراپەت لەسەر ئەسڕێتەوە، 10 دەرەجات بەرزت ئەکا، و سەڵاوات شەداتە دیارت خوای سبحانه وتعالى.